بەڵێ بەڕێزان وەک پێشتر ئاماژەمان پێکرد حکومەتی هەرێمی کوردستان 11 بڕیاری دەرکردووە. یەکێک لەو بڕیارانە راگرتنی گەشتە ناوخۆییەکانە لە نێوان هەرێم و بەغدا و بەسڕە. لەو بارەیەوە بەڕێز تایر عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە. کاک تایر سڵاو لێبێ و شەوت باش. سڵاو لە بەڕێستان زۆر سوپاس. کاک تایر ئەگەر ئەم بڕیارەمان زیاتر بۆ ڕوونکەنەوانێ سەبارەت بە ڕاگرتنی گەشتەکانی هەرێم و بەغدا و بەسڕە. بەڵێ وەکو جەنابت لە راپۆرتەکەتا بڵاو کردەوە یەکێک لە بڕیارەکانی ئەمڕۆی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سنووردارکردنی هاتوچۆی نێوان هەرێم و شارەکانی تری خوار و ناوەڕاستی عێراقا چێ بە زەمینی و چ بە هەوایی. یەکێک لەو بڕیارانە ئەوەیە هەردوو فڕۆکەخانەی سلێمانی و هەولێر گەشتەکانی نێوانیان لە نێوان بەغدا بەسراوە بۆ کوردستان ڕابژێرێ و هێڵی ئاسمانی عێراق تەبلیغ کرا بوو ئەوەی بە 14 مانگە بەپێ ئەو بڕیارە گەشتەکان ڕابگرێت تا 28 مانگ تا ئەو کاتی کە بڕیاری شکەی بۆ دەدەچێت. زۆر باشە. کاک تایر سەبارەت بە گەشتەکانی تر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەموو گەشتەکان ئاساین؟ بێگومان لەمە پێشیش تورکیا گەشتەکانی ڕاگرتەوە بە تەواوی فڕۆکەخانەکانی عێراق و هەروەها گەشتەکانی عێراق ڕاگیراوە سلێمانی و هەولێر ڕاگیراوە بۆ ئێران و بەم بڕیارەش هەموو گەشتە نێوخۆیەکان بۆ عێراق ڕاگیراون لە هەولێری کوردستانەوە. بەڵام گەشتەکانی دەرەوەی وڵات بۆ قەتەر بۆ دوبەی بۆ عەمان و هێڵی ئاسمانی عێراق بۆ بێروت بۆ هەروەها بۆ دوبەی بۆ قاهرە ئەمانە تا ئێستا بەردەوامە و چاوەڕوانی هەنگاوی داهاتووەکەین کە وڵاتەکەی ئەم ڤایرۆسە کۆنترۆل بکرێەوە باردۆخە بکەس بچێتەوە ئاسایی خۆی. زۆر باشە. کاک تایر سەبارەت بە ڕێکارەکانی خۆپارێزی ئێوە وەکو تیمی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەو ڕێکارانە چین کە ئێوە لە نێو فڕۆکەخانەدا گرتووتانە بەر سەبارەت بە تەشەنە نسەندنی ڤایرۆسەکە؟ کۆمەڵە ڕێکاری زۆر گرنگمان گرتووەتە بەر هەر لە سەرەتای دروستبوونی ئەم هەڵمەتەوە وەکو پشکنینی ئەو گەشتیانەی کە لە تەواوی وڵاتانەوە دێنەوە فڕۆکەخانەی سلێمانی و ئێستا نزیکی هەفتەیەکە تەواوی ئەو کارمەند و هاوڵاتانی کە داخلی فڕۆکەخانەی سلێمانیش دەبن پشکنینیان بۆ ئەکرێ و ئەوانەی داخلی تەرمیناڵی فڕۆکەخانە پشکنیان بۆ ئەکرێ بۆ دڵنیابوون لەوەی کە هیچ کەسێکیان هەڵگری ئەو ڤایرۆسە بۆ کۆنترۆلی ڤایرۆسەکە بکرێ. زیاد لەوەش کارمەندانی نیشینگە و ئاسایش و خزمەتگوزاریەکان و ئۆپەرێشن لا بەشی هاتوانی فڕۆکەخانە تەواوی کەرەستەکانی دەستکێش و ماسک و ئەو تێدارستانی تریان بۆ دابین کراوە و هەڵمەتێکی پاکردنەوەی هەموو فڕۆکەخانەمان دەست پێ کردو لە تەرمیناڵ و بەشەکانی تری فڕۆکەخانە وەکو ئەو شوێنانی کەوا قەڵەباڵغی تا دروستە بێ بۆی بتوانین کۆنترۆلی تەواوی فڕۆکەخانە بکەین و پاش بکەینەوە لە هەر پیسێک یا هەر ڤایرۆسێک کە نەقڵێ بۆ فڕۆکەخانەی سلێمانی و بەرگرتن لەو ڤایرۆسە کە داخلی هەرێمی کوردستان نێبە لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە. کاک تایر داواکاری ئێوە لە گەشتیاران کە سەردانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەکەن چییە؟ ئێمە داوا لە هاوڵاتیان لە گەشتیاران و لە هەر کەسێکەکەین ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی دەکاتەوە جێبەجێ بکرێ. خۆپاراستن باشترین پارێزگاریکردنی خۆتە و پێویستەکە ئەو ڕێنمایانە بە تەواوەتی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی خۆشمان و ئەوانەشی کە لەگەڵمان و خاوەتێکدان و کەسوکارمان بپارێزین و ئومێدەکەم هیچ کەسێ تووشی ئەو ڤایرۆسە نەبێ و شار و وڵات و کۆمەلگاکەمان تەندروست بمێنێتەوە و ئەو ڤایرۆسە لە وڵاتەکەمانە کۆنترۆل بکرێت. کاک تایر هاوکاران لە کۆنترۆل پرسیارێکیان هەیە سەبارەت بە پشکنین لە گوندی کارگۆ. ئەم زانیاریەت چییە؟ دەیانێت بەڕێز تایر عەبدوڵڵا زیاتر بۆ ڕوون کاتەوە. بەڵێ ڕاستە فەرمون لە گوندی کارگۆ ئێمە دەستمان کردو بەوەی کە ئەوێش هەڵمەتێکی پاکردنەوەمان بۆ کردووە ڕۆژانە چاودێری گوندی کارگۆ ئەەکەین و بەنیازین لەوێش هەمان ڕێکار چۆن لە پرزگەی فڕۆکەخانە دەستی پێ کردووە لەوێش دەست بکەین بۆ ئەوەی بتوانین کۆنترۆلی ئەو بازرگان و کەسانە بکەین کەوا هاتوچۆی گوندی کارگۆ دەکەن. بەڕێز تایر عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی سوپاس بۆ ئەوەی کە لە ڕێی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بوویت. دکتۆر سەباح